بسم الله بەناوی خوای بەخشندە و میێرەبان پێشەکی بەخێراتنی کەناڵی ئەسمانی پەیامەکەین بۆ دەڤەری قەزای سەی سادق و دەوروبەری. بەڵێ بە دڵنیاییەوە توانین بڵێین دەڤەری سەی سادق و قەزای سەی سادق بە دیاریکراوی زۆر شوێنی گەشتیاری زۆر جوانی تایە کە توانین بڵێین جیاوازە لە شارەکانی دەوروپشتی یاخود لە شارەکانی دیکەی کوردستان. ئێمە سەرچاوی سەرای سوبحاناغامان هەیە، کانیاسکانمان هەیە، سەرچاوی حەسارمان هەیە، وەزائیدەن سەرچاوی ڕیشێنیشمان هەیە کە ئەمانە هەمووی سەرچاوی ئاوین و ئەکرێ کەڵکێکی زۆر باشی لێوەربگیرێ بۆ مەسەلەی گەشتیاری. عادەتری وایە لە هەر ناوچەیەک ئەگەر ناوچەیەکی گەشتیاری بێ پێویستی بە ئاوە. ئەم ناوچانش کە ناوم هێنا هەمویان سەرچاوی ئاوین و لەگەڵ وەرزەکانی ساڵا لە 4 فەسڵەکەی ساڵا گونجاون ئەکرێ گەشتارێکی زۆر سەردانی ئەم منتیقانە بکە و بکرێ بە ناوچەیەکی سیاحی و خۆش و داهاتێکی زۆر باشی لێ بەدەست بێنرێ بۆ ئەم دانیشتوانی ناوچەکە هەم لە ڕووی کەرتی گەشتیاری و لایەنی حکومیەوە. ئێستا ئێمە سەرچاوی حەسارمانەیە لە سەی سادق ساڵانەم سەرچاوە ئەمە چەند ساڵی ڕابردوو بەوەی وشکە ساڵیەوە ڕاستە ئاویتیانە بۆ یاخود ئاوەکەی کەم بووە، بەڵام ئەلحەمدوللا ئەم ساڵ ڕێژەی ئاوەکەی زۆرە ئەکرێت زۆر ئیسفادەی لێ بکرێ وەکو دەریاچەی با بڵێن زرێبار لە مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان ئیسفادەی لێ بکرێ، کۆشکی گەشتیاری بۆ دروست بکرێت، دوکانی تێبێنرێ، بەلەمی گەشتیاری بۆ بێنرێ و زۆر بابەتی گەشتیاری ترکە. ئێمە هەڵکەوتەی سەی سادق بە جۆرێکە دوو شاخیتیا هەڵکەوتووە، ئەکرێ بڵین لە سەرچاوی لە سەرشاخی سەی سادقەوە بۆ سەرچاوی ئاوی حەسار یاخود لە شاخی سەی سادقەوە بۆ ئاشبڵاغ تەرەفریک دابنرێ کەمە ئەتوانم بڵێم نەک لە هەر ناوچەیەکی وڵاتانی دەوروپشتمان هەبووە، بەڵکو ئەگەر لە شارێکی تری کوردستانی بواە ئەم کارە زۆر بەسیتە و زۆر بە ئاسانی ئەیا بەدەستەوە. و ئێمە وەکووتمان سەرچاوی ئاوی حەسارمان هەیە، ئەکرێ گەشتارێکی زۆر ڕووی لێ بکە و مەسافێکی زۆر باشی هەیە، ڕووبەرێکی زۆر گەورەی هەیە کە ئەکرێ بکرێ بە کەپتی گەشتیاری باخچەی بۆ دروست بکرێ، یعنی بە جۆرێک لە جۆرەکان ئیسفادەی لێ بکرێت کە ئەتوانین بڵین سەدان و هەزاران گەشتیار ڕوو لە ناوچەکە بکە کە سروشتی ناوچەکەش هەڵی ئەگرێ بە بەهارانە سەوزایەکی زۆرە، بە هاوینانە کەشێکی گونجاوی هەیە، زایدەن هەر 4 فەسڵەکەی ساڵ ئەتوانین بڵین کەشێکی وای هەیە کە گەشتیار بێتاقەت ناکات و ڕست ناکات. حەسار ئەوەی من بەبیێنمە من 69 ساڵ تەمەنمە، حەسار نەبینیوە وشکی بێ، بەڵام لەم دوایە دەستی کرد بۆ وشکردن بخۆی کەماوی لە جیهانەکە دروست بووە. بەڵام پێکهاتی حەساریش وەختی خۆی حەسار هەر قامیش و قەڕەم بوو هەمووی لەم سەرتا ئەو سەر هەمووی قامیش و قەڕەمی دەریاچەی ئاو بووە. لەولاشەوە شوانە جۆگە هەیە، لەولاشەوە خوادا هەیە، ئەمانە هەرسێکیان ئاویان تیا بوو هەرسێکیان. ئەم ئاوە ڕۆیشتووە بەرەو خوار، فەلاحەکان ئیسفادەیان لێ کردو بۆ زەراعەت بە ماوەیەکی زۆر ئەوەیم کە بزانم فەلاحەکان هەموو ئیسفادەیان لێ کرد لە خوارەوە بۆ ئاو. ئەجا لەم دوایە دەستی کرد بە وشکردن. لە کاتی کە وشک بوو شۆفڵ هاو پاکی کاتەوە کوورەی دروستکردنی قاپقاچاغی وەختی خۆی قاپقاچاغ دروست کراوە بە قڕ. ئەو کورانەمان بیمانای وایە ئەم حەسارە ژینگەی مرۆڤی هەرتیان نیشتەجێ بووە لە چواردەوەریا بەهۆی ئەوەی کەوا هەرچاوی ئاو بووە. ئەنجا ئەوە نێزیکە وەلیدێوانە لە پاڵیایەتی قەبری وەلیدێوانە کە لەوێ دانراوە لەوێ نێژراوە تەنیا یەکێر بوو من دیومە لە تەنکەبەرد بە قەسەڵ دروست کرابوو. حتمما پێش هەموو شتێک بۆوەر کارێک مرۆڤ بێ سەرکەوتبێتە پێویستە حەزێکی زۆری بۆ هەبێت، بەڵام شێوازی ئەو جوگرافیای تایە ژیت وات لێکە کە تۆ چ جۆرە زیاتر لە چ جۆرە وێنەیەک خۆتە بینیتەوە. ئەمە بە حکومێکە لە کورسان داین، لە کورسانیش لە شارە زۆرین کە خاوەنی کۆمەڵێک ناوچەی سروشتی جوانە، بۆیە ئەم ناوچە سروشتیانە وای لێکردوین کە زیاتر شێوازی بڵێن جۆری فۆتۆی سروشتی هەڵبژێرین. بێگومان ئەمەوەکو هەمومان ئەزانی کە لەم ساڵانی دواییە کە زۆر شت بووە بە سۆشیال میدیا کە بەڕاستی ڕۆڵ و کاریگەریەکی گەورەی هەیە سۆشیال میدیا، بۆیە من وەکو خۆم بە تحدید لە ساڵی 2012ەوە کە خاوەنی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکم ئەکاونت و پێیجەکانم کردو بە
پێشانگایەکی بەردەوام بۆ پیشاندانی دیمەنە جیاوازەکانی ناوچەکەمان سروشتەکەمان بە هەموو بەشەکانی بۆنونە لایانی وەزشی لایانی سروشتی لایانی کۆمەڵایەتی لایانی ئاینی بۆیە بێگومان ئێمە ئەم شێوازە ئیشکردنە لە تۆڕی کۆمەڵایەتی کە توانیمانە تا ڕادێکی زۆر باش ببێتە هۆی ئەوەی کە ناوچەکەمان بە خەڵکیشی دەرەوەی ئەم ناوچەیە بناسیێنین چۆ بەڕاستی هەندێک کەسەیە کە وەکو پێویست ئاشنای سەرچاوی حەسار نییە وەکو پێویست ئاشنای سەراوی سوبحاناغان وەکو پێویست ئاشنای سەرچاوی ئاوی ڕیشێن نییە یاخود شیرەمەڕ یاخود هەر سەرچاوێکی ئاوی تری کانیاوی تری ناوچەکەمان وەکو پێویست لە دوورەوەی ئەم شارە ئاشناینین بۆیە لە ڕێی ئەو ڤیدۆ وێنانەی کە ئەگیرێن لە تۆڕە کۆمەڵاتەکانەوە هۆکارێکی باش و بەهێزن بۆ ئاشناکردنی ئەم شوێنانە بە دەرەوەی ناوچەکەمان. ئەوەی کە مێژووی سەرا و معلومە لای هەمووان و لە کتێبە ئاماژەی پێکراوە کە مامۆستا مەحموو ماستەرنامەیەکی لەسەر مێژووی سەراو هەیە لە 800ەکانە سەراو ئاوەدان بووە سوبحاناغا کە ئەو کەسە بۆ کە سەراوی ئاوەدان کردوتەوە برایەکیشی هەبووە ناوی بایزاغا بوو ئێستا لێرە دۆڵێکمان هەیە ناوی دۆڵی بایزاغا بوو واتە لە 800ەکانی سەراو ئاوەدان بووە لە دوای ئەوە لە ساڵانی 1932 کۆچی گەرمیان و کوێسانی جافەکان لە گەرمیان بۆ کوێسان کاروانسەرای جافەکان بۆ ئێرە 1932 باپیرە گەورەی من مەحمی پیرۆیست لەم سەرچاوی ئاوە کە لە کوێستان گەڕاوەتەوە ئیتر نەچێتەوە گەرمیان لێرە لای داوە هەتا ئێستا ئیتر باوباپیرانی ئێمە لێرە نیشتەجێین سەراوی سوبحاناغا جگە لە ئەم سەرچاوە ئاوەی لێرە سەرچاوی پێڵێن سەرچاوی ئاوی سەراو سەرچاوێک ترمان هەیە لە بنگردەکە پێڵێن قەلەبۆ و سەرچاوێک ترمان هەیە ئەوەی سەرچاوی ئاوی خواردنەوەی سێ سایەقە واتە سخاوەنی سێ سەرچاوی گەورەی ئاوە لە 60ەکان تاوەکو کۆتایی 60ەکان ئەتوانم بڵێم ئیتر سەراوی سوبحاناغایەکێک بۆ لە شوێنە هەرە جوانە گەشتیاریەکانی سنووری محافەزەی سلێمانی کە ساڵی هەفتاکان لە بەسڕە و لە ناوچەکانی خواروی عێراق و خەڵکاتۆ لە سەراو لایداوە ماوەتەوە تا نەوەدەکان جوانترین و ڕازاواترین شوێنی گەشتیاری بووە لە محافەزەی سلێمانیە زۆرێک لە هونەرمەندان زۆرێک لەو کەسانەی کەسایەتیە گەورەکانی کوردستان لێرە وێنەیان هەیە ئەرشیفیان هەیە زۆربەی قوتابخانەکانی سلێمانی لە ساڵانی هەشتاکان دایان وێنە و یادگاری جوانیان لە سەرای سوبحاناغا تۆمار کردوون. خەڵکی ئێرەم ڕۆژانە سەردانی ئێرەیەکەم لە ڕێگەی کامێراکەم موبایلەکەمەوە لە پەیجەکەم ئەم شوێنە خۆشە گەشتیاریە ئاشنایەکەم بە خەڵک و ڕۆژانە گەشتیار ڕوومان تێکە و پرسیارەکەم شوێنە خۆشە کوێیە بە زۆری بە هاوینانە خەڵکانێکی زۆر ڕوو لێرە دەکەن بە بەبەستی مەلەکردن و کەشێکی خۆش لێرە وەربگرن بۆ مەلەکردن و ئاوەکەشی ترسی ئەوەی نییە کە ئەم زەلامە بخێکیە کە مەلێ نازانێ بۆ فێری مەلەوانی بێ بۆ ئێرە کێشەی نی. سەرەتا سوپاس بۆ خوای گەورە کە ئەم دیمەنە جوانە بۆ ئێمەی تەقان و بژانیەوە چەند ساڵێکە وشک بووە و گەنجی شارەکەیشم بەڕاستی هیچ شوێنێکی نییە تەنها ئەم سروشتە جوانە نەبێت داواشیان لێ یەکەم کە پاکوخاوێنی و ژینگەی ئەم ناوە پارێزن تاکە شوێنەکە گەنج تیا بەحەوێتەوە بەڕاستی یعنی ئەم شوێنە دیمەنێکی زۆر جوانە ئەگەر خزمەتگوزاری زیاتری وە بکرێت جوانترە بێت بەڕاستی دیمەنێکی جوانە و دڕفێنە و گەنجەکانمان هەمی لێراکەوە بێت. بەداخەوە ئێمە توانین بڵین ئەم سنوورە بە تایبەتی قەزای سەی سادق و سەرچاوە ئاوەکانی یاخود ئەو شوێنانی کە پەیوەندیانێ بەلایانی گەشتیاریوە وەکو پێویست ئاوڕی لێ نەدراوەتەوە بۆی ئێمە وەکو چالاکوانان وەکو خەڵکی مەدەنی ئەم شارە زۆر جار لە ڕێگەی کەمپین یاخود لە ڕێگەی دەستە و گروپی خۆمانەوە هەڵەسین بە جوانکردنی سیمای ئەم شوێنان ئەم شوێنە گەشتیاریانە یاخود پاکردنەوەی لە زبڵ و پاشما و پیسی و ئەو بابەتانی تر و ئێمە بە درێژایی ساڵ هەوڵمان داوە کە ڕێژەی سەوزایی لە قەزای سێ سەدقا بەرز بکەینەوە بە تایبەتی لەو شوێنانی کە ناوچەی گەشتیارین بۆ نۆک و سەرچاوی ئاوی حەسار یاخود شاخی سێ سادەوە یاخود کۆڵان و کوچە و کۆڵانەکانی یاخود ئەو شوێنانی کە با بڵین زیاتر لایانی گەشتیارین ئێمە زیاتر هەوڵمان داوە چ بە کەمپین چ بە
هەوڵی خۆبەخشی خۆمان زۆر جاریش یعنی ئێمە وەکو چالەگوانان کە هەوڵمان داوە بۆ ئەوەی کە ئاوڕێک لەم شوێنە گەشتیارانە بدرێتەوە تا وەزارەت و ئەنجومەنی وەزیرانی ڕۆشتوین بەڵام بەداخەوە توانین بڵین وەڵامێکی نەخێرمان دراوەتەوە لە شوێنێک لە شوێنەکانە ئیشەکان پەکخراوە بە جۆرێک لە جۆرەکان پەراوێز خراوە شارە بەداخەوە ئەتوانین بڵین لایەنێکی سلبی تریش باس بکەین کە ئەوان پەیوەندی بەو کەسانەوەی کە سەردانی شوێنە گەشتیارەکانەکەن ئەویش گەشتیارانن یعنی بەڕاستی ئێمە چۆن لە ناو ماڵی خۆمان ناپاک و تەمیزی ماڵی خۆمان ڕائەگرین نایەڵین پیس بێ میوانێکمان بێت چۆن دەسێنین بە ناو ماڵا و ڕێک و پێکەکەین بۆی خوا نەخواسە نەنگیەکمان پێوە دیار نەبێ بەڕاستی کە ئێمە چوین بۆ شوێنە گەشتیارەکان ئەبێ بە هەمان نەفەس ئیشکەین کارکەین ئێمە ساڵانی ڕابردوو یعنی خۆمان ڕۆشتوینێتە ناو ئاوەکانەوە یعنی ئەتوانین بڵێن خەڵکێکە بۆ هەر بێزین ئاتوە سەیری ئاوەکە بکە ئێمە لە ناو ئاوەکە پاشماوەمان دەرکردووە دەبێ خەڵکمان دەرکردووە عەلاقەمان دەرکردووە دوور لە ڕووی بینەران هەتا دایبی مناڵانیشمان دەرکردو ناو ئاوەکەیە یعنی ئەو شوێنی کە تۆ لێ ئەحەویتەوە ئیسفادەیەکی لێ ئەەکەی کەشێکی خۆشی تا بەسەرەبەی دوای ئەوە ئەبێ یعنی بەڕاستی شوێنەکە لە دوای خۆت پاک بکەیتەوە ینی هیچ شتێ ناچێت کە تۆ عەلاقەیەکی خۆڵ بینیت و زبڵ و پاشماوە پیسەکانی خۆتی دێ بکەیت لەگەڵ خۆت بیبیت و تا بکەیتە ناو تەنەکەیەکی خۆڵەوە ئەوە تا ئەبینی سروشتی ئەم شاخە ماشەڵڵا منە جوانە ینی خوای گەورە سروشتێکی زۆر جوانی بۆ دروست کردوین بەڵام ئەبینین بەشی خۆی هەر زبڵ و پاشماوە و پیسیتە خەڵکێکە بینێن ناو ئاوەکە لە بەردەستیاتی ئیسفادەی لێ ئەکات دیمەنێکی سروشتی جوانی پێبەخشێ لە ڕووی ڕۆحیەت و مشکیشەوە یعنی مرتاحە بێت دواتر ئەڕاتەوە دەبەکەی تێفڕێ ئەیە پاشماوەکەی خۆی تێفڕێدا بۆی پێویستەکە گەشتیارانیش ینی شوێنە گەشتیارەکان وەکو ماڵ و حاڵی خۆیان سێت بکەن. هەر وەکو سەیرانگا خەڵکی سێساق هەمووی هاتووە بە سەیری من بەبیرم بێ خەڵکی سێساق ئێواران گەنجەکان بە پۆز بە پیاسە هاتن سەری ئەو سەری ئەم سەری سێساق مزگەوتی حایشەختار بوو کەس ماڵی یەک ماڵیتیان نەبوو لەوێەوە ئیتر بەو جادا خەڵک هاتن بۆ پیاسە فەرمانبەرەکان مۆزەفەکان خەڵکانی ڕۆشنبیرە هاتن بۆ پیاسە بۆ حەسار إلا قامشەکان نەبێ هاتن گامیش ماڵ عەرەبەکان گامێشیان هێنان کردە حەسارۆگینات ئاوی تیا ئاوی چاکی تیا بوو ماسی چاکی تیا بوو مراوی و سۆنە و ئەوانەی گامارەیان پێ ئەوت هەر لێرا مەوجود بوو زۆر اینجا لە ساڵەکانی هەفتایە چاخانەیەک دروست کرا لە سەر ئەم گردە لای ماڵ کاک عومەرە بەملاوە چاخانەی دروست کرا ئەوقاری ئەحمەی حوسێن دروستی کرد کە باوکی شەهید بەکرد ئەوەی تر خەڵک هاو بۆ ئەو چاخانەیە بە بلۆک دروست کرا بوو سەریشی دار بوو خەڵک بۆ چاخانەیە هاودانی وەکو سەیرەنگا سەیری حەساریانە کرد اینجا کانیە گەورەکەی ئەو کانیە بوو لەوێ دارێکی گەورەی تووشی تیا بوو ئەو کانیە ئەو دارەش هەر حەمە ساڵی ئەحمەی حوسێن ناشتی برای خوا لێ خۆش بوو کاگەڵقار بوو ئەمە هەمووی کانیاوی ورد بوو بم قەراغا ڕۆی تا ئەوسەر ئەوەی کە بەبیری من بێت تەنیشت ئاشەکەی ماجیبەک بوو لەوێ دارێکی توی گەورە بوو سەرچاوی ئاوەکەی ئەوێ بوو هەتا ماسی گەورە لەناو ئاوەکە بوو کەس دەستکاری ماسی نەکرد چەند کەسێک نەبێ وەکو مامە ڕەحمان خواعافیکە ڕای ماسییانە کرد بە کەمی بە تۆڕ شێخ عوسمان هەبوو خەڵکی بەرزنجە بوونانەوە بوو ئاها بە قولاب ماسیە گرت ینی کەس تالیبی ماسی شتیوان نەبوو نەیە هاتن بەلایەوە شتێکی زۆرە ینی جوان بوو حەسار وڵای من ئەمە حەسار من فەرمان لە 2000 من فەرمانبەر بووم لە سەحا کۆیان کردین وتیان پێشنیازتان چییە منەزەمەیەک هاتووە ئیشەکە بۆ ئەم شارەت هەر کەسێ ئیشێک بزانێت پێی بڵێت بەوەی کەوا بینوسێت و بیکابین یەکەم کەس بکە من داوام بکە حەسار پاکرێتەوە منەزەمەی ئۆفدای ئەمریکی بوو بۆ یەکەم جار کە هاتنەها ئەو سیاجای بینیت ئەو سیاجە ئەو منەزەمە دروستی کرد و ئێساش داوام وایە کە یەک لە خەڵک کە پاک و تەمیزی حەسار بپارێزێت شتێکی زۆر جوانە بۆ شارەکەمان بەڕاستی و داواشم لە حکومە دەوەیەکەوە تەکمیلەی ئەو بەرنامەیە بکە گەدانراوە بۆ حەسار ئەو بەرنامەی کە دایانناوە بۆ حەسار تەکمیلەی کرد تەوە گوایە ئەمە منتیقەیە ئەکرێ بە کافتریا و گەراجی سەیارە و ئەو شتانە ئەمەش هەمووی ئەکرێ بە چیمەن و لەگەڵ ئەو باخشات یەکەڵە کرێت بۆی کە بێ بە سەیرانگایەکی جوان
لە دوای دروستبوونی شەڕی ناوخۆ کەیرە شکڵێکی وەکو مەعسکەرێک و گوبارەگایەکی پێشمەرگە وەرگرت دۆزێک لە ناوچەی گەشتیاری دابڕا بەڵام خۆشببختانە ئێستا منزەرەیەکی جوانی هەیە لە ڕووی گەشتیاریوە کە گرنگی زۆری پێدراوە هەر کەسێکی خزمی خۆمان ئێرەی کردو بە شوێنێکی جوانی گەشت و گوزار و ئاوا بەکارە بەڵام بەداخەوە گەشتیاران تا ئێستا ئەم شوێنیان وەک پێویست نەدۆزیوە لە دوای نەوەدەکانەوە وەک پێویست سەردانی ئێرە ناکرێت هۆکارەکەشی بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەو ڕێگا بەشێکی ئەوەیە کە بەڕاستی خەڵک ئێستا کە لە ڕووی سۆشیال میدیاوە زۆر جار شوێنە گەشتیارەکان ئەبن بە ترێند ئێرە نەبوو بە ترێندی سۆشیال میدیا ئەینا لە هەموو ئەو شوێنانەی کە لە کوردستانەیە ئێستا ئاوەدانتر و خۆشتر و پاکتر و ئەمنێتیشی بۆ گەشت و گوزار ئەتوانم بڵم لە زۆربەی شوێنەکان باشتر و ڕازاوەترە هەم بۆ سیارەوەسان هەم بۆ شوێنی دانیشتن و خێزانەوەوانە شوێنێکی زۆر گونجاوە ئێمە ڕێگاوبانەکەی بەڕاستی گلەیمان هەیە ئەو ڕێگای کە بۆ سەرچاوی ئاوەکە و یە بۆ سەیرانگاکە ڕێگایەکی زۆر خراپە گەرە و ڕێگا چاک بکرێت گەشتن بۆ سەرچاوی ئاو سەیرانگاکەی زۆر ئاسانە ئێرە چونکە بە حکمیەوەی هەر لە 900ەکانەوە بڵێن هەر شوێنێکی جوان و گەشتیاری و ڕازاوە بۆ خەڵکی دیەکەی ئێمەش ئاشنان بە گەشتیار نامۆ نییە شوێنێکی تازە نییە خەڵک لەگەڵ گەشتیارە مەعاملەیەکی خۆشی نەبێ لەبەرەوەی کە بەردەوام شوێنی گەشتیاری بۆ خەڵک ماوەتەوە و هاوکاری خەڵکمان کردووە لە ڕابردووە کە شوێن خەڵک گەشتیار بۆ لێرە پەکی کەوتووە ماوەتەوە پشتی پێویست بوو هاتوۆتە ناودێ ئاشنایەتیمان لەگەڵ خەڵکی گەشتیارە هەیە بۆیە بێتاقە دابین بە گەشتیار بۆ ئێرە یعنی ئەگەر بەردەوام خەڵکی تیاابێ بۆ گەشتیاری لای ئێمە ئاسایی و زۆر نۆرماڵە و پێشوازیشی لێک ئێرە ڕێگایەکی زۆر ئاسانە ئێستا تۆ لێرەوە چی بۆ دوکان ڕێگایەکی زۆرە بڕی چی بۆ ئەو شوێنە گەشتیارایین تر جاریوات تووشی حادیسە و ئیستیحامی زۆرە بێ لەسەر جادەکەەوە بۆ ئێرە بە 2 دقیقە ناو شوێنە گەشتیارێکە یعنی لە جادە عامەکەەوە بە 2 دقیقە تویتە سەرچاوی سەراو بۆ گەشتیاری ئاسانترین ڕێگەی بۆ گەڕانەوەش ئێمە وەکو خەڵکی گوندەکەی خۆمان هیچ ئەتوانم بڵێم هیچ ئیسفادەیەکمان نەکردەوە لە گەشتیاریەکەی هیچ ئیسفادەیەکمانێتەوە هیچ دوکانێ و بازاڕێکمان لەم سەرچاوی گەشتیارێن هێتا حەز بکەین خەڵک بێت و داهاتەکەی بۆ خەڵکی گوندەکە بێ بەڵام پێمان خۆشە ئەو جادەی کە هێتە ناو سەرچاوی سەرسەیرانگاکە جادەیەکی خۆش بێ و خەڵک هاتوچێ لێ سەرکاوە ئێمەش دوا جار سوودی لێ بینین و ئەمانەوێ بۆ ئەو شوێنانی کە ئاوا بە وەکو سەراوی سوپاناغا ڕازاوەن جوانن لە ڕووی ژینگە و گەشت و گوزارەوە بەڕاستی حلایانی پەیوەندیدار گرنگی پێ بدا هەم بۆ خەڵکی استفادە هەیە ئێمە هەمومان کۆکین لەسەرەوەی کە ئەم سروشتە جوانە سروشتە کە سروشتێکی ئیلاهیە بەڕاستی ئەرکی هەمومانە کە وەکو پێویست کەسێک کە دێتە ئێرە تۆ بۆ خۆ دێ بۆی کەشێکی کاتێکی خۆش بەسەر بەری بۆیە پاراستی گرنگە شتێکی خۆش لەم ڕۆژانەیە من ڤیددیۆیەکی ئێرەم بەڵاو کردبووە بەڕێزێک لە پەیجەکە و ناوی بۆ ناردبووم نووسی بووی ئەو سەرچاوەیە لەکوێی مەخمورەوەیە یعنی پێم وایە لەو مەتیقە شوێنەکەی ناوی حەسارشتێکی وایە بە هەڵە تێگەشت وا زانیم لەوەیە تو نابرا بەڕزم ئەمە حەسارە لە سێ سادقە و لە شارە زورە و ینی هەنێجار ئەو شتانە هەیە کە خەڵک نامانێرێ بۆ شوێنەکان یعنی وەکو پێویست تا ئێسش زانیاریان لەسەر شوێنەکان نییە ئێمە وەکو فۆتۆگرافەر وەکو ڤیددیۆگرافەر ئەوەی کە توانیمانە ئەمە هەوڵمان داوە لە ڕێی پۆستەکانەوە ئاماژەی پێ بدەین هەرچەند ئەمە بەڕاستی ئەرکی وەزارەتی بڵێن گەشت و گوزارە ئەو بابەتانەیە کە ئیش لەسەر بابەتانە بکات کە زیاتر بیان نەسێنێت من بە تایبەتی ئەم ساڵ بە حکومەوەی کە سواز بەخوا بارانێکی زۆر باریکە من هەواڵی بژانەوەی حەسار بۆ نمونە ینی بە کوردەواری لە چۆڕە ئاوێک بوو لەسەرەوە کە شوێنەکە زانمکوێت چەند ساڵەکە متابعەکەم چوومە خوارەوە تەسویرم کرد کەوتم سەرچای ئاوی حەسار تەقی ئەو کات ئامد نەبابەوە باراناوە بەڵام سواز بەخوا ئەوە بوو یعنی ئێستا وای لاتووە تەقینی سەرچاوەکان بە تایبەتی ئەم ساڵ لای ئێمە بوو بە هەواڵ بە هەواڵی بەپەلە هاتنی چەمی چەقان بژانەوەی حەسار بژانەوەی سرای سوبحاناغا بژانەوەی ڕیشێن یعنی ئەمانە بوو بە جۆرێک لەوەی کە ئێمە بتوانین وەکو هەواڵێک بە خەڵک بڵین ئەم سەرچاوە تەقی ئەم سەرچاوە بژایە ئەم سەرچاوەیە ئەم ساڵ سەرڕێژ بوو یعنی ئەمە بێگومان ئەمە ئیشمان لەسەری کەلو بارەوە بێگومان نەک من لە چاوی بڵێن فۆتۆگرافیەوە ئەو هەستە ئەگوازمەوە کە هەستێکی زۆر ناخۆشە حتمما من ساڵی پێرار بوو پێم وابێت کە وشی کرد هاتم ستۆرێکم لەسەری کرد کە دنیایەک ماسی تیا بوو بە قوربان یعنی ئەم وشکبوونەوەی هەر وشکبوونێک نییە کە کاریگەری لەسەر چاو و زیهنی ئەمە جێبێڵە کە ناخۆشە ئەم وشکبوونە کاریگەرێکی ژینگەی زۆر ناخۆشش دروستەکات بۆیە هەستێکی زۆر ناخۆشە بەڵام لە هەمان کاتێکە ئەبوژێتەوە پێم وابێ چەند قات قەرەبووی و هەستە ناخۆشاکاتەوە کە لە ڕابردوو هەمان بوو. ئەم ناوچەی خۆمان وەکو باسم کرد
یعنی سروشتێک کاتوانین بڵین لە کەم شار و وڵات هەڵکەوتەی هەیە ئێمە سەرچاوی حەسارمانێ لەگەڵ سەرچاوی سەرای سوبحاناغا کە گەنجێکی زۆر ئیسفادەی مەلەکردنی لەیەکە یعنی شوێنەکە مەترسی خنکانی نییە مەترسی چوزانم کۆمەڵە بابەتی تری نییە کە گەنج بترسێ لە خوانەخواز لە خنکانیان حاڵەتێکی تر ئەتوانین بڵین کەمترین حاڵەت یاخود هەر نەبووە ڕێژەی خنکان لەم دوو سەرچاوەیە بۆیە ئەکرێ زیاتر ئاوڕێ لێ بدرێتەوە هەم لە ڕووی گەشتیاری و هەمیش لەوەی گەنجان ینی بۆ بەسەربردنی کاتەکانی خوان بە تایبەتی هاوینان ڕووی لێکەنەوە کە ئێستا فەسڵەکەی فەسڵی بەهارە و تا ڕادەیەکی شەر سەرماسۆڵە هەرماوە بەڵام ئەبینین لە سەرچاوی حەسار خەڵک هەرمەلە ئەکات لە سەرچاوی سەرای سوبحاناغا هەر بە هەمان شێوە خەڵک مەلەکە و کاتی خۆشی خۆی بەسەرە بە ئێمە داواکەین وەکوەوەی کە حکوومەت و لیانە پەیوەندیدارەکان ئاوڕ لەم شوێنە گەشتیارە نادەنەوە داواکەین لە سەرمایه‌داران لەو کەسانی کە دەستڕۆشتون بێن و لەم سەرچاوانە یاخود لەم شوێنە دیارە و خۆشانەی سەی سادەقا بتوانن پرۆژەی گەشتیاری بۆ خۆیان دروست بکەن ئەتوان بە کولفەیەکی زۆر کەم گەشتارێکی زۆر ڕابکێشێن و هەروەها ئەتوان باسی لایەنێکی ترکەم بەداخەوە ئەم شوێنە گەشتیاری و ناوازە و سەرچاوە ئاوانەی کە لە ناو سەی سادەق و سنوورەکەیە هەیە بەداخەوە هیچ ڕێنماییەک یاخود قوتعەیەک نییە ینی من داواکەم لە لایەنە حکومیەکان بە تایبەت وەزارەتی گەشت و گوزار و ئەوانە بە قوتعە یاخود بە کۆمەڵێک ڕکلامات ئەم شوێنە گەشتیارانە بە خەڵک بناسیێن چکە بەڕاستی وەلەو پەراوێز خراوە بەڵام هەمان کات دیمەنێک و سوشتێکی زۆر جوانی هەیە دەستکردی خوایە. خۆم ئەو پرسیارم لەلایەن خەڵکۆ لێکراوە لەسەر ئەو شوێنانی کە تەلبەن کراوە ئەوەی کە سیاج کراوە هیچی خەڵکی دیەکەی ئێمە نەیکردووە بەڵکو حکوومەت و وەزارەتی کشت و کاڵ خۆیان لەسەر بودجەی خۆیان سیاجیان کردووە و ئەوان ڕێگرن لە بەردەبەوەی خەڵک بچێتە ناو ئەو دارستانە سەیرانی تا بکە ئەوکو خەڵکی دیەکە ئێمە هیچ پەیوەندیی بەیەمەوە نییە جگە لەوەی کە هەم ڕێگاکەی نزیکە ینی لەسەر جادەی عام و تقریبا وەکو ئاماژەم پێکرد بە دوو دقەیەکی تە سەر ناو سەیرانگاکە و هەم لە ڕووی ئەوە شو کە بەڕاستی بۆ مناڵ بۆ هەموو کەس پارێزراوە شوێنەکە بە جۆرێک دروست کراوە کە هیچ مەترسێکی بۆ سەر عیلە و بۆ سەر خێزان و بۆ سەر مناڵ نییە و هەروە سوپاس بۆ خوای گەورە چکە فەزلی خوایە سەرچاوەکانی سەراو کە ئێمە مێژوویەکمان لەگەڵی هەیە زۆر بە کەمی بینیمانە وشک بکات زۆر بە کەمی بینیمانی بەردەوام چکە سروشتێکی خواییە دەستی مرۆڤیتیانە دەستکردنی وەکو هەندێک شوێنی گەشتیاری لە فەسڵی هاوین و ئەوانە کەم ئاو بێت و شوێنە گەشتیاریەکە بگۆڕێ بە شوێک سەرا و چوار فەسڵە گەشتیاریە یعنی لە هەر چوار وەرزەکەی ساڵە تۆ سەردانی سەراوکەی هەموو جێگە و ڕێگەیەکیە بۆ دانیشتی خێزان و بۆ عیلە و بۆ هەموو شوێنێک ئەوەی کە لە دوو ساڵێکی ڕابردوو کە کەم ئاوی ڕوویکردە کوردستان ئێرش کەم ئاو بوو بەڵام هەندێ ئاوی هەرتیاما بوو بۆ ئەم ئاودێری ئەم دارانە و بۆی وشک نەبن و خەڵکی دیەکەی ئێمەش ئەوە چەند ساڵێکە کە بێ ئاوی دروست بوو ئەم ئاوانەیان بۆ ئاودێری کەمتر بەکارهێنا بۆی خەڵکی تری استفادەکەس و ئاوی ئەو دیویان کە پار زۆر کەمی کرد ئەتوانم بڵێم 5-6 ساڵیشە فەلاحەکان هەندێک بەروبوومی کشت و کاڵیان نەکردو کە پێویستی بە ئەوەی بۆی ئاوەکەی بۆ خەڵکی سێسایق بڕوات بەڕاستی ینی خەڵکی ئێمە ئەوەندە تەعامل لەگەڵ ئەم شوێنە گەشتیارە بەو جۆرەکە ینی حەزەکە زۆرترین سوودی بۆ خەڵکی دەرەوەی سەراو هەبێ ینی ئەوە ڕابردوو سەلمانوێتی خەڵک سەلماندومانە بۆ خەڵک کە ئێمە ئەم شوێنانە کە خوا یاوێتی بە خەڵکی سەرا و بە خەڵکی شارە زووری ئێمە ڕاستە ئێمە لە 1932 لێرەین و نمایندەی ئەم شوێنەکەین بەڵام ئەوەندەی خەڵک ئیسفادەی لێ کردووە ئەوەندەی حەزمان کردووە خەڵکی گەشتیار و دەرەوەی سەرا و سوود لەم شوێنانە وەرگرن خۆمان ئیسفادەمان لێ نەکردووە شوێنی جوگرافیای سەرا و هەڵکەوتەی شوێنی جوگرافیەکەی وەکو سنتەرێک وایە لە شارە زوورە هەم لە سەیسایقۆ زۆر نزیکین کە حدودی 2 کیلۆمەتر لە سەیسایقۆ دوورین و لێرەوە بۆ هەڵبجەی تازە بۆ پێنجوێن بۆ سلێمانی ئەتوانم هەمی ناگاتە 6 کیلۆمەتر تۆ گەیتە سەیرانگای سەراو ئەمە ئەگە بچێ بۆ شوێنێکی تر بڕۆی لە سلێمانی و بڕۆی ئەبێ زیاتر بڕۆی بەڵام ئێرە موقعی سەراو لە ناو دڵی شارە زوورایە بۆیە هەم ئاسان ئەتوانی بگەیتە شوێنەکە هەر شوێنێک ئەکرێ بە گەشتیاری لە هەر شوێنێک بێ حتمما کە بوو بە گەشت و گوزار خەڵکی ئەو شوێن و منتیقەش ئیسفادە لە گەشت و گوزارێکەکەن کێ هەیە حەز نەکا سەراو بێ بە گەشت و گوزار من وەکو خەڵکی سەراو کە دانیشتوی ئەم دێم حەزەکەم بێ بە گەشت و گوزار خەڵکی دیەکەی ئێمەش ئەو کاتە ئیسفادەی لێکە ئەو کاتە چەندین پرۆژەی جوان و وەبەرهێن و چەندین شوێنی باشتر و دوکان و بازاری گەورەی تیابێ ئەو کاتە هەم داهاتێکە بۆ خەڵکی سێسایق و خەڵکی ناوچەکە و هەم بێتە بازارگەریەکی بەڕاستی لە هەموو ڕێکۆ لە ڕووی داهاتیشەوە بۆ خەڵکی منتیقەکە سوودی هەیە بۆیە ئێمە حەزەکەین داوەنی تریش گەشتیاری بێسەر